باشترین چەکی دەستی موسڵمان پارانەوەیە لە خوای میهرەبان. خوایە هەر وەک چۆن موسات ڕزگار کرد، فرعونت لە نیل غەرق و ڕیسوا کرد، وەک چۆن ئیبراهیم ئاگرنەی سووتان، بتەکانی ورد کرد هەر هەمووی فەوتان، وەک چۆن یوسفت لە بیر ڕزگار کرد، لە نێو جیهاندا ناوبانجی دەرکرد، وەک چۆن یونس لە دەست حوتەکان دەربازی بوو گەڕایەوە ژیان، وەک چۆن عیسات بردەوە ئاسمان ناحەزەکانی گشت بوون دەستەوسان، وەک چۆن محەممەد ناوبانجی دەرکرد بەسەر بەرزانە فەتحی مەکەی کرد، هەر وەک چۆن ناردت فریشتەی ئاسمان بۆ بەدر و ئوحود بوونە پشتیوان، ئەقسا و غەزە و خاچی فەڵەستین خەڵتانی خوێنن بەدەستی لەعین. هەر تۆشک دەبەین خوای میهرەبان، هەر بۆ لای تۆیە دەستی نزامان، نەسر و عیزەت و مەدەدیان دەوێ سەریان خە دوژمن با کۆسی کەوێ، ڕژێمی زایۆنی و زاڵم و زۆردار تەفروت و ناکەی ئەی خوای جەبار. خوایە ببەخشە ئومێدێک پێمان، ئیسلام عەزیزکە و بگە فریامان. خوایە ببەخشە ئومێدێک پێمان، ئیسلام عەزیز بکە و بگە فریامان.